بەشێک لە کەم ئەندامانی سەنگەر گرت بوونەوە دەڵێن موچەی مانجی دەی ساڵی پارمان لە نێوان وەزارەتی دارایی و پێشمەرگە بزر بووە. دەردێکی کوشندا لە ناو ئاژەڵی گوندێکی قەزای ڕواندز بڵاو بۆتەوە. سڵاوتان لێبێت. کەم ئەندامانی سەنگەر داوای موچەکانی ساڵی پار دەکەن و دەڵێن موچەی مانجی یەکمان بە تەنیا ناوێ. پێشمەرگە کەم ئەندامەکانی سەنگەر دوو بەشن، بەشێکیان سەر بە هێزەکانی هەفتان و موچەی مانجی یەکی ئەم ساڵ و مانجی دەی ساڵی پاریان وەرنەگرتووە. ئەوانەی کە سەر بە هێزەکانی هەشتاشن موچەی مانجی نۆشیان وەرنەگرتووە. مەجگەلەوەی چارەنووسی موچەی مانگەکانی 11 و 12 ساڵی ڕابردویان وەک هەموو موچەخۆران دیار نییە و باسی ناکەن. ئەمڕۆ ژمارەیەک لەو کەم ئەندامانەی سەنگەر لە سلێمانی گردبوونەوە و ناڕەزاییان دەربڕی. محەممەد بازیانی لێپرسراوی لقی سلێمانی کەم ئەندامانی سەنگەر بە 1964 وت موچەی ئێمە پێشتر لە سەر وەزارەتی پێشمەرگە بووە و لاگەڵ هێزەکانی هەفتا و هەشتا وەرمانەگرت، بەڵام لە مانجی نوێی ساڵی ڕابردوو موچەکەمان گوازرایەوە سەر وەزارەتی دارایی. تا ئێستاش موچەی مانجی دەمان لە بینی ئەو دوو وەزارەتەوە تا وەزارەتی پێشمەرگە و دارایی بزر بووە، یان هەموویمان بەیەکەوە دەدەنێ یان وەری ناگرین. لە گوندی گەرەوانی قەزای ڕواندز دەرد و بەڵایەک ڕووی لە ئاژەڵان کردووە کە کەس نازانێت چیە و زیاتر لە 200 سەر کاریلەی مردار کردوتەوە. محەممەد ڕەشید دەرچووی زانکۆیە و بە هیوای ئومێدێکی زۆرەوە ڕووی لە کاری ئاژەڵداری کردووە و دەڵێت هەفتەیەکام دەردەهاتوە عیلاج نەماوە بەکاری نەهێنی و دەرزی تەبەقیشمان لە ئاژەڵەکانداوە، بەڵام فایدەی نییە و لەو 300 سەر کاریلەیەی تازە لە دایک بوونا هەفتا سەرمان بۆ ماوەتەوە. پزیشکی ڤێتەرنەری ئاژەڵەکانی بینیوە و ئەڵێت ڤایرۆسە و لە هەناویان ئەدات ئەو چەند سەرەی مامنەتەوە ئەو ئەڵێ ئەوانیش مردارە بن. لە پیشانگایەکی پەلەوەری لە زانکۆی سلێمانی قازێکی گەورە و دانسقە نمایشکرا، قازێکی تابڵی لە خۆبایی و سەرزل. هەر لەبەر ئەوەشە ناویان لێناوە هێستر، واتە بە قازەکە ئەڵێن هێستر. کەمال جەلال پەلەوەر فرۆش و خاوەنی قازەکە بە 1964 وت قازێکی کوردیە و لە کۆیەک گەورە بووە، دوو جۆر قازی هەنگاری و تۆڵۆسم لێکداوە، ئەو قازەی لێ دەرچووە. سەریشی هێندە گەورەیە بۆیە ناومان لێناوە هێستر. قازەکە 13 کیلۆگرام قورسە و مێیەکەی 7 هێرکە ئەکات. نرخەکەشی 200 بۆ 250 هزار دینارە، وەک خاوەنەکەی ئەڵێت مشتری خۆی هەبێت 300 هزار دیناریشی پێ ئەدەن. ئەمڕۆ ڕۆژی خۆشەویستی بوو، هەر کەسە بە جۆرێک دڵی خۆشەویستەکەی بەدەستهێنا. ئەوەی بێبەش بوو بنی بنکڕیشی بۆ نەمایەوە پەیامنەرەکەی 1964 بوو لە سلێمانی. لە هەولێر کەسێک ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر و 100 سلگوڵ و ورسێکی وەکو دیاری بەخشیە خۆشەویستەکەی هەش بوو، هەندێک هێلکە و چەند گوڵێکی داودی سوور و جوانی بۆ ڕازاندەوە پێشکەشی دڵدارەکەی کرد. وەک هەرێم پوشۆی گوڵفرۆش لە هەولێر بە 1964 وت شتی لەو زۆریان زۆر بینیوە و هەبووە لە بری گوڵ و پارە پیاز و لالەنجی بۆ خۆشەویستەکەی بردووە. لە سلێمانیش دیلانی پەیامنێر لە کاتی ئامادەکردنی راپۆرتێک لەسەر ڕۆژی باڵانتاین خۆی پێنەگیرا و گلەی خۆی کرد. ئەو ئەڵێت هەر ئێمەین کە هیچمان وەرنەگرتووە، ئەوەتەی بیرم دێ تا ئێستا لەم ڕۆژەدا گوڵم بۆ نەهاتووە. بەغدا و هەرێم تەنیا لەسەر بابەتی بودجە و موچە و ئەو بابەتانە کێشیان نیە، بەڵکو لە ڕووی کشت و کاڵیشەوە کێشیان بۆ دروست بووە. ئەوە تا وەزیری کشت و کاڵی هەرێم گلەیی ئەکا و ڕەخنە لە بەغدا ئەگرێت کە زۆر جاران ئەوان بڕیار دەدەن بەبێ ئەوەی پرسوڕا بە هەرێمی کوردستان بکەن. بێگەر تاڵەبانی ئەمڕۆ قسەی بۆ 1964 کردووە، باسی لەوە کردووەکە ئەو کێشەیەی کە ئێستا لەبارەی ناردنی بەرووبوومی جوتیارانی هەرێمی کوردستان بۆ ناوچەکانی ناوەڕاست و خواروی عراق کە لە بازگەکان کێشیان بۆ دروستەکرێتن، ئەڵێ هیچ پرسێکیان بە ئێمە نەکردووە ئەو بڕیاریان داوە، بەڵام ئەڵێ لەگەڵیان لە هەوڵداین بۆ ئەوەی بتوانین ئەو کێشەیە چارەسەر بکەین. بێگەر تاڵەبانی باسی ئەوەشی کرد کە ئەوان بینیان لەگەڵ جوتیارانی بەسراخۆشە، کۆمەڵی جوتیاران هەیە لەوێ، ئەیانەوێ ماڵێکی هاوبەش بێکەوە دروست بکەن بۆ ئەوەی عەدەل و بەدلی کاڵاکانیان بکەن لە نێوان جوتیارانی هەرێمی کوردستان و جوتیارانی بەغدا. بەڵام دووپاتی کردەوە ئەو کێشانەی کە لە نێوان هەردوو وەزارەت کشت و کاڵ لە بەغدا و لە عێراق هەیە
لە هەوڵی ئەوەدان کە چارەسەر بکرێن بۆ ئەوەی ئەو جۆرە بڕیارانی کە لە بەغداد لە وەزارەتی کوشت و کاڵ دەرەچن تایبەت بە جوتیارانی هەرێمی کوردستان جارێکی دیکە دووبارە نەبنەوە. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بە هەموو لایەکتان.